تێکۆشەری دێرین پێشمەرگە و ڕێخستنی ڕۆژە سەختەکان دکتۆرەکەی شاخ پیاوە کۆمەڵایەتیەکەی گەرمیان و خوورمات و تاقانەکەی دوای ئەنفال دکتۆر عاسی حسێن حەمەزارە ماڵ ئاوایی کرد. عاسی حسێن حەمەزارە ناسراو بە دکتۆر عاسی کادرێکی دڵسۆزی ڕێخستنەکانی یەکێتی و پێشمەرگەیەکی بەورە و بەوەفا بۆ نیشتیمان و خاکەکەی و کەسایەتیەکی سیاسی و شۆڕژگێڕ و کۆمەڵایەتی ناوچەی گەرمیان بوو چونکە ئەو هەمیشە بە دەستێک قەڵەم بە دەستێکی دیکە پڕ لە داو دەرمانی پزیشکی لە شاخ خەباتی شۆڕژگێڕانەی دەکرد. ئەندامی یەکەم خولی پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش بوو. طبعا دکتۆر عاسی کوڕی یەکێک لە خانەوادە و بنەماڵە تێکۆشەرەکانی خوورماتووە کە ئەو بنەماڵەیە قوربانی زۆریان داوە و ئەمیش بۆ خۆی لە ساڵی 1970 پەیوەندی کردووە بە ڕێخستنەوە و لە ساڵی 80 بۆتە پێشمەرگە یعنی خەڵکێک لە خوورماتوو لە ساڵی 80 بێتە پێشمەرگە ئەوە دەلالەتی ئەوەیە لەوێ هەستی کوردایەتی دڵسۆزی ئیخلاسی لە ژیانی پێشمەرگایەتیە. دوو برای ئەنفال بووە دواتر برایەکی شەهید بووە خوشێکی ئەنفال بووە بەردەوام خێزانەکەی تووشی ڕاوەدونان و تووشی گرتن و تووشی ئەشکەنجە و ئازار بوونە لەلایەن ڕژێمی بەعسی ئەو سەردەمەوە. دکتۆر عاسی نەکەر خۆی بەڵکو وەکو خێزان بەڵکو وەکو بنەماڵەیش لە جوڵانەوەی ڕزگاری خوازانەی گەلەکەماندا خاوان تێکۆشانی بەرچاون و قوربانی زۆریشیان داوە. دکتۆر عاسی سەرڕای ئەوەی پێشمەرگە و کادرێکی پێشکەوت و دڵسۆزی قوتابخانەکەی مان بوو تاقانەی دوای ئەنفالیش بوو چونکە تەواوی خانەوادەکەی بەرشاڵاوی دەڕندانەی ئەنفال کەوتون و هەرزوو ئەوان ڕوحی خۆیان بەخشی بە خاکی پیرۆزی کوردستان. عاسی دووە بنەماڵەی ئەنفالە عاسی دووە تاقانەی شەهیدی براکان خۆیەتی دوای بنەماڵەی شەهید ڕەمزی عاسی ئابوومە قوربانت برا گەورەکەم. من خێزانی دکتۆر عاسی حسێنی گەرمیان بووم توخوا یەکێک بوو لە پێشمەرگارە دێرین و قارەمانەکان توخوا 23 قەڵاکەم ڕووخا قەڵام و گەرمیان ڕووخا بەخوا چێ هێشتم. دکتۆر عاسی هەمووتانی ناسن کابرایە تابڵی خۆنەویست تابڵی تێکۆشەر لە بنەماڵەیەکی قارەمان. دکتۆر عاسیەوە نییە بڵێن تاقانی ئەنفال نەک بەس براکانی ئامۆزاکانی دڵبەر ئامۆزای بە حەوت مناڵەوە ئەنفال کرا شەهید مامۆستا سڵاح کوڕمامێتی شەهید عەلی کوڕمامێتی و چەندەها شەهیدی تر لە بنەماڵەکەمان هەیە. دکتۆر عاسی لە ساڵی 1954 لە بنەماڵەیەکی کوردپەروەر لە شارۆچکەی خوورمات و لەدایک بووە. لە کۆتایی هەفتاکاندا پەیوەندی بە ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەکات. لە ساڵی 1970 لە هەرێمی پێنجی قەرەداغ دەبێتە پێشمەرگە. تەنها خۆی و برایەک و خوشکێکی وەک تاقانەی دوای ئەنفال دەمێننەوە. مخابن لە ڕاپەڕینەکەی ساڵی 1991دا ئەو برایشی کە ناوی ڕەمزیە لە ڕاپەڕینی شارۆچکەی خوورماتوودا شەهید دەبێت و دکتۆر عاسی وەک تاقانەی دوای ئەنفال دەمێنێتەوە. مخابن لە ڕۆژی 23 دەی 2020 دکتۆر عاسی بە پەتای نەگریسی ڤایرۆسی کۆرۆنا ماڵ ئاوایی دەکات و لە شاری سلێمانی بە خاک دەسپێردرێت. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.